سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیان یاوکارم لە خزمەتێوەی عەزیز داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی هەینی سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چالاکی تەبلیغی لە ئەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی سیویەکی جۆزەردان. کاردانەوەکان بەرامبەر بە تێرۆریست ناساندنی سوپای پاسداران. گیان لە دەستدان و برینداربوونی 5 کرێکار لە کوردستان و ئێران. سووتانی پوش و پاوانی چیای سوورێنی بانا بەهۆی مانۆڕی سوپای پاسداران. کوژران و برینداربوونی دوو گەشتیار لە چیای قەندیلی پیرانشار. کۆچی دوایی هاوڕێ فواد زەمانی لە وڵاتی بەریتانیا. کوژران و برینداربوونی دەیان کەس بەهۆی ئاگرگرتنی دارستانەکانی باکووری کوردستان. ئەمانگرترین کرێکارانی پرۆژەی شاغڵە سەنعەتی نەوت، گاز و پێترۆشیمی ئێران. درێژەی هەواڵەکان. چالاکی تەبلیغی لە ئەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی سیویەکی جۆزەردان. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی پێنجشەممە سیویەکی جۆزەردان کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە شارۆچکەی کارنی دیناری مەریوان چالاکیان ئەنجامدا. بە پێی ڕاپۆرتە لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران دیوارەکانی شارۆچکەی کانی دیناری مەریوانیان کردووەتە گۆڕەپانی خەبات و دروشمەکانی بژی سۆسیالیزم، بژی کۆمەڵە، بژی حیزبی کۆمۆنیستی ئێران. پیرۆز بێت سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە و ژن ژیان ئازادی بەسەریاندا نووسراوە. کاردانەوەکان بەرامبەر بە تێرۆریست ناساندنی سوپای پاسداران. ڕۆژی چوارشەممە سی جۆزەردان دەوڵەتی کانادا بە فەرمی سوپای پاسدارانی وەکو گروپێکی تێرۆریستی ناساند و بڵاوبوونەوەی ئەو هەواڵە کاردانەوەی نێوخۆی و دەرەکی لێکەوتەوە. پاش بڵاوبوونەوەی ئەو هەواڵە خەڵکی سەقز بە تەقاندنی تەرەقە و ڕووناکردنی ئاسمانی ئەو شارە شای و خۆشیان لە ئەست بە تێرۆریست ناساندنی سوپای پاسداران نیشاندا. لەلایەکی دیکەوە بنەماڵە دادخوازەکانی ئێران لە چەند پەیامی جیاجیادا خۆشیان دەربڕێ و ڕایان گەیاند بڕیاری کانادا زۆر درەنگ بوو، بەڵام هەر باشە و هیوادارین یەکێتی ئوروپا و بریتانیاش سوپای پاسداران وەکو ڕێکخراوێکی تێرۆریستی بناسێنن. هەروەها کۆمەڵێک لە چالاکانی سیاسی وێڕای دەربڕینی خۆشی وتیان ئەو کات کە جوانترین ڕۆڵەکانی وڵات لەسەر شەقامەکانی ئێران لەلایەن سوپای پاسدارانەوە کۆمەڵ کوژ دەکران دەبوایە کۆمەڵگای جیهانی سوپای پاسدارانی لە لیستی تۆرۆریسمی نێودەوڵەتیدا بنێت. گیان لە دەستان و برینداربوونی 5 کرێکار لە کوردستان و ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 5 کرێکار لە شارەکانی ورمێ، خوڕەماوە، ئاودانان و ڕەشت بەهۆی نەبوونی منی شوێنی کار تووشی ڕوودا و هاتوون و بەهۆیەوە 4 کرێکار گیانیان لە دەستاوە و کرێکارێک بە سەختی بریندار بووە. ڕۆژی پێنجشەممە سیویەکی جۆزەردان کرێکارێکی بیناسازی خەڵکی گوندی قونی سەر بە ناوچەی سەمای برادۆستی ورمێ بە ناوی ئەکبەر مەحموودی تەمەن 30 ساڵ بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی لێدەستاوە. ڕۆژی سێشەممە کەشاوەرزێکی خەڵکی گوندی سیاخانی سەر بە شاری ئاودانان بە ناوی ئەمیر محەممەدی لە کاتی کارکردن تووشی ڕوودا و هاتووە و بەهۆی وەرگەڕانی تراکتۆرەکەی گیانی لێدەستاوە. لەلایەکی دیکەوە دوو کرێکار لە شاری خۆڕەماوە بەهۆی نەبوونی مەنی شوێنی کار تووشی ڕوودا بوون و کرێکارێکی ساختەمانی بەر بۆتە نێو چاڵی ئاسانسۆر و گیانی لەدەستاوە و کرێکارێکی شاغڵ لە کارخانەی فولادی سەرا و چەنگای بە ناوی میلاد کەماڵی بەهۆی بەربوونەوەی شمشی یاسن بەسەریدا گیانی بەخت کردووە. لە شاری ڕاشت هەروەها کرێکارێکی بیناسازی لە نهۆمی دووهەمی ساختمانێک کەوتەتە خوارەوە و بە سەختی بریندار بووە. گیان لە دەستانی دوو منداڵ بەهۆی نەبوونی ئۆرژانس لە ورمێ. لە ڕۆژانی ڕابردوودا دوو منداڵی تەمەندە ساڵ لە ڕووداوێکی هاتوچۆ لە ناوچەی مەرگەوەڕی ورمێ بە سەختی بریندار و بەهۆی نەبوونی ئۆرژانس و درەنگ گواستنەوەیان بۆ نەخۆشخانە گیانیان لەدەستاوە. بە پێی زانیاریەکان دوو منداڵی تەمەندە ساڵی خەڵکی ناوچەی مەرگەوەڕی ورمێ بەناوەکانی ڕێباز ئەحمەدی و محەممەد حەسەنی لە کاتی دووسەرخە سواری لە جادەی دیزج بۆ گەسیان بەر ئۆتۆمۆبیلێکی پڕایت کەوتون و بە سەختی بریندار بوون. بەڵام بەهۆی نەبوونی ئامبوڵانس و
درەنگواستنەوەیان بۆ ناوەندی دەرمانی مەرگەوەڕ کە هیچ ئیمکاناتێکی دەرمانی نەبووە گیانیان لەدەستداوە. سووتانی پوشوپاوانی چیای سوورێنی بانە بەهۆی مانۆڕی سپای پاسداران. ڕۆژی پێنجشەممە 31 جۆزەردان مانۆڕی نظامی سپای پاسداران لە چیای سوورێنی بانە بووە هۆی سووتانی ڕووبەرێکی زۆر لە دارستان و مێریە و ناوچەیە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ لە ئەنجامی مانۆڕی سەربازی سپای پاسداران لە بەرزایەکانی چیای سوورێنی بانە بەشێکی زۆر لە مێرگ و دارستانەکانی ئەم چیایە ئاگری گرتووە و زیانێکی زۆر بە ژینگەی ناوچەکە گەیشتووە و ئاگرەکە هێشتا کۆنتترۆڵ نەکراوە. کوژران و برینداربوونی دوو گەشتیار لە چیای قەندیلی پیرانشار. دوانی وەڕۆی ڕۆژی پێنجشەممە 31 جۆزەردان دوو گەشتیار بەهۆی ڕوونی بەفر لە کوێستانی شێخ ئایشی قەندیلی پیرانشار کوژراون و بریندار بوون. بە پێی زانیاریەکان حەوت سەیرانچی سەردانی کوێستانی شێخ ئایشی قەندیلی پیرانشاریان کردووە و بەر ڕۆنووی بەفر کەوتون. بەهۆی ڕووداوەوە 5 گەشتیار ڕزگاریان بۆ، بەڵام هاوڵاتیە گیانی لەدەستا و کەسێکی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراوە. کۆچی دوایی هاوڕێ فواد زەمانی لە وڵاتی بەریتانیا. بە پێی هەواڵی گەیشتووە ڕۆژی چوارشەممە 30 جۆزەردان هاوڕێ فواد زەمانی لە چالاکانی سیاسی و خەمخۆری چینی کرێکار بەهۆی جەڵتەی دڵەوە لە وڵاتی بریتانیا گیانی لەدەستا. هاوڕێ فواد زەمانی لە سەنگەری خەبات دژ بە جیهانی سەرمایەداری و بەرگری لە چینی کرێکار بەرخۆدانی کرد و کەسایەتی خۆشناوی بزوتنەوەی سوسیالیستی کوردستان بوو. ئەو چالاکە سیاسیە ڕۆژی چوارشەممە بەهۆی جەڵتەی دڵەوە لە وڵاتی بریتانیا ماڵاوایی لە ژیان کرد. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی چەپ و سوسیالیستی سنە لە پەیامێکدا سەرخۆشی خۆیان ئاراستەی بنەماڵەی ئەو هاوڕێ تێکۆشەرە و دۆست و هاوسەنگەرەکانی کرد و هیوای سەبوریان بۆ کەسوکاری خواست. لەلایەن کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە ئێمەش سەرخۆشی لە بنەماڵە و کەسوکاری هاوڕێ فواد دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. کوژران و برینداربوونی دەیان کەس بەهۆی ئاگرگرتنی دارستانەکان لە باکووری کوردستان. ڕۆژی پێنجشەممە 31 جۆزەردان ئاگرێکی گەورە لە نێوان شارەکانی مێردین و ئامەد کەوتەوە و بەهۆیەوە 3 کەس گیانیان لەدەستاوە و زیاتر لە 100 کەس بریندار بوون. بە پێی راپۆرتەکان ئاگرێکی گەورە دارستان و لە وەڕگەکانی قەزای چنار، مێردین و چیای مازی سەر بە پارێزگای ئامەدی گرتوتەوە و لە ئەنجامی ڕووداوەدا 3 کەس گیانیان لەدەستداوە و زیاتر لە 100 کەس بریندار بوون. بەرپرسانی پارێزگای ئامەد ڕۆژی ڕابردوو باری نەئاساییان لەو پارێزگای ڕاگەیاندووە و داوایان لە حکوومەت کردووە فڕۆکەی ئاگرکوژێنەوە و ئیمکاناتی زۆرتر بۆ کۆنتترۆڵکردنی ئاگرەکە دابین بکات. مانگرتنی کرێکارانی پرۆژەی شاغڵ لە سەنعەتی نەوت، گاز و پێترۆشیمی ئێران. ڕۆژی چوارشەممە 30 جۆزەردان کرێکارانی پرۆژەی شاغڵ لە دەیان شیرکەتی نەوت، گاز و پێترۆشیمی لە ئاسەلویە، کەنگان، بوشێر، یاست، ئیلام، گەچساران، بەندەرعەباس و خۆزستان دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. کرێکارانی پرۆژەی پێشتر سەبارەت بە مانگرتنی سەراسەری ئۆڵتیماتۆمیان بە دەوڵەتدا بوو، بەڵام بەرپرسانی ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی بایەخیان بە داخوازی کرێکارانی پەیمانی نەدا و کرێکاران لە ڕۆژی چوارشەممەوە دەستیان لە کار کێشایەوە. کرێکارانی پرۆژەی خوازیاری وەلانانی پەیمانکار، زیادکردنی ئاستی حەقدەست بە پێی هێڵی هەژاری، وەلانانی جیاوازی، بەکردەوە دەراتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، جێبەجێکردنی یاسای 14 ڕۆژکار، 14 ڕۆژ پشودان، دابینکردنی ئیمکاناتی ڕێفاهی و هەروەها بیمەی تەکمیلی بوون. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە پرۆژەی جادەسازی بەرجستان بۆ فردەوس. ڕۆژی پێنجشەممە 31 جۆزەردان کرێکارانی شاغڵ لە پرۆژەی جادەسازی بەرجستان بۆ فردەوسدا پارێزگای خۆراسانی ڕەزەوی دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەتەوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی شاغڵ لەو پرۆژەیە ماوەی 5 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و تا بە ئەمڕۆ چەند جار لاز دۆخی خراپی مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕیوە، بەڵام بەڕێوەبەرانی پرۆژەکە و شرکەتی پەیمانکاریەکان هیچ بایەخێکیان پێ نەداون.
کرێکارانی ناڕازی هۆشداریان داوە کە ئەگەر بە زووترین کات حەقدەستە دواخراوەکانیان پەرداخت نەکرێت بە تەواوی دەست لە کار دەکێشنەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر تۆمەتبارانی پەروەندەی ئاگرکەوتنەوە لە زیندانیە بین. لوقمان ئەمینپور، مەیسەم دێهبانزادە و مەجید ڕەوشان نژاد سێ تۆمەتباری پەروەندەی ئاگرکەوتنەوە لە زیندانی ئێڤین هەر یەکە و بە 8 ساڵ زیندان و شەلاق محکوم کراون و ڕەزا سەلمانزادە سزای 7 ساڵ زیندان و شەلاقی بەسەردا سەپێنراوە. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیەران ئەو حکمانە پێشتر لەلایەن وەزارەتی ئیتلاعاتەوە دیاری کراوە و ڕۆژی چوارشەممە 30 جۆزەردان بە پارێزەرانی ئەو 4 کەسە ڕاگەندراوە. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە لە حاڵێکدایە کە پێشتر باز لە مەحاکمەی 40 تۆمەتباری ڕووداوە و سزادانیان کراب. یان نەدەستانی کاسبکارێک بە تەقەیەزەکانی ڕژیم لە خوڕەماوە. ڕۆژی سێشەممە 29 جۆزەردان کاسبکارێکی خەڵکی خوڕەماوە بە ناوی سەعید مورادپور لە مێحوەری ئەندیمشک بە تەقەی هێزە ئینتزامیەکان گیانی لەدەستە. بەپێی زانیاریەکان فەرماندەی پازگای ئینتزامی ئەندیمشک بۆ ئەوەی ئۆتۆمبیلی کاسبکاران زەود نەکەن داوای بەرتیلیان لێ دەکات و 150 میلیۆن تمەن لە هەر کاسبکارێک وەردەگرێت. ڕۆژی سێشەممە سەعید مورادپور ڕازی بە پەرداختی بەرتیل نەبووە و ڕاستەوخۆ دراوەتە بەردەستڕێژی گولە و دەست بەجێ گیانی لەدەستاوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی خەڵکی کنیا دژ بە دەوڵەت. ڕۆژی پێنجشەممە 31 جۆزەردان خەڵکی وڵاتی کنیا لە چەند شاری وڵاتە دژ بە زیادکردنی باج ڕژانە سەرشەقام و لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕهاتن. بەپێی راپۆرتەکان دەوڵەتی کنیا بۆ قەرەبووکردنەوەی کەمی بودجەی 2 ملیارد و 700 میلیۆن دۆلاری ئەو وڵاتە بڕیاری زیادکردنی باجی بۆ مادە خۆراکیەکانی وەکو نان و ڕۆن هەروەها کەرەستەکانی وەکو ئۆتۆمۆبیل و مامەڵەکردنی دراو داوە. فەرمانی دەوڵەت بۆ زیادکردنی باج ناڕەزایەتی خەڵکی هەژاری وڵاتی لێکەوتوێتەوە و ڕۆژی سێشەممە سەدان شارۆمەند لە چەند شاری کنیا خۆپێشاندانی. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموویان.